فاسۆلیا و خواردنی جەژن ژمارەیەکی زۆر کەسی تەسەمووم پێکردووە ڕۆڵی نەخۆشخانە کراون. لەلایەک تریش ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئۆتیزمە و هۆشداری دەدرێت لەبارەی زۆربوونی ڕێژەی ئۆتیزم لە هەرێمی کوردستانەوەمان و چەنەواڵێکی ترم بۆ هێناون. سڵاتان لێبێت. فاسۆلیا و گۆشتەکەی جەژن هەروە ئاسان لە گەدەی هەموو کەسێکدا هەرس نابێ، بەتایبەت ئەوانەی 29 ڕۆژەکەی ڕەمەزان بە ڕۆژوو بوون. ئەوە تا لە کەلار بەهۆی ژەمی جەژنەوە 84 کەس تووشی تێکچوونی گەدە بوون، وەک دەڵێن تەسەموومیان کردووە. ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژارە لە کەلار بە 964 وت. لە سێ ڕۆژی جەژندا نەخۆشخانەکەیان پێشوازی لە 540 هاوڵاتی کردووە بەهۆی زۆری خواردنی فاسۆلیا و نانی جەژنەوە. لەو ژمارەیە 84 کەسیان تووشی تێکچوونی گەدە و سکچوون و ژانی گەدە هاتوون و لەوێ چارەسەریان بۆ کراوە. لە شەوی پێش جەژنەوە وەک ئامادەکاری جەژن لە هەموو بازاڕەکانی شاری هەولێر کاری خاوێنکردنەوە بۆ بازاڕ و شوێنە گشتەکان کراوە تا دوای داخستنی دوکانەکان و پاشماوەکانیان لەگەڵی داشەقامەکانیش خاوێن کراوەتەوە و تەنیا لەو شەوەدا 957 تۆن زبڵ و پاشماوە کراونەتەوە. جیاواز لەوەش خزمەتگوزاری ژینگەی هەولێر لا ڕاگەنراوێکدا دەڵێت لە هەر سێ ڕۆژی جەژندا تیمەکانی پاککەرەوە لە ئەرکدا بوون. توانیویانە 4860 تۆن زبڵ و پاشماوە لە هەولێر کۆبکەنەوە و 6956 تۆن زبڵ و خاشاکیش بە مەبەستی چارەسەرکردن براونەتە زبڵخانەی کانی قرژاڵە و ژێرخاکراوە. نزیکەی 17 ساڵ بەر لە ئێستا لە هەرێمی کوردستان لە کۆی 150 منداڵێکیان ئۆتیزمی هەبوو، بەڵام ئێستا لە کۆی 90 منداڵێکیان توشبووی نەخۆشیەکەیە. کەمال جەباری سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمی کوردستانە و ئەو لە ڕۆژی منداڵانی ئۆتیزم وتی هۆشداری دەدەم لە دوای 20 ساڵی دیکە لە کۆی 15 منداڵ یەکێکیان دەبێتە توشبووی نەخۆشیەکە و هەموو ماڵێک نەخۆشێکی ئۆتیزمی دەبێت. ئەوان هۆکاری زیادبوونی ژمارەی توشبوانی ئۆتیزم بۆ نەبوونی ژمارەی پێویست لە ئاسانتەری ڕایەنان لەگەڵ لە بەرچاونەگرتنی دۆخی دارایی و فەرامۆشکردنی کەیسی توشبوانی ئۆتیزم دەگەڕێنەوە. دەشڵێن ئەوە بۆتە هۆی لە یەکجابوونەوە و هەڵوەشانەوەی 50 خێزان لە هەرێمی کوردستان. لە واشنتۆن و ناشڤیل چەند ویلایەت و شارێکی دیکەی ئەمریکا ئامادەکاری هەیە ڕۆژی 6 چواری 2025 بۆ یاد و جەژنی نەورۆز ئاهەنگی کوردانی دیاسپۆرا بەڕێوە ببرێت، بەڵام ئاهەنگەکەی واشنتۆنی پایتەخت هەڵوەشاوەتەوە. ئاهەنگەکان کۆمەڵە و ڕێکخراوە کوردەکانی دیاسپۆرا و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بەشدار بووە لەگەڵیان و ڕێکیان خستووە بەهۆی بوونی پرسەی ماتەمینی. هەروەها دواکەوتنی ئاهەنگەکە و درەنگ دەستخستنی ئامادەکاریەکان ژمارەیەک لەو کەسانی میوانداری کراون بەشداربوونیان لە ئاهەنگەکەی واشنتۆن هەڵوەشاندوێتەوە. نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا لە ژماری خۆی نووسیوێتی بەهۆی بارودۆخی پێشبینی نەکراو ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵ لە واشنتۆن هەڵوەشاوەتەوە. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە لە ماڵپەڕی 964 هەیە. ئێوە دەزانن کە ساڵانە لە وەرزی هاوین و بەتایبەت کاریکتر گەرما دەست پێ دەکات شاخی گۆیژە کە دەڕوانێتە سەر شاری سلێمانیا و دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە چەند جارێک دەسووتێت و زەرەر لە ژینگەی ئەو شاخە جوانە دەدات. هەموو ساڵێکیش ڕێکار دەگیرێتە بەر بۆ ئەوەی ڕێگری لە سووتانی گۆیژە بکەن. ئەم ساڵیش لە ئێستاوە هەڵمەتی دروستکردنی ئاگربڕ لە شاخەکە دەستی پێکردووە لەلایەن ڕێکخراوێکەوە تاوەکو ئێستا زیاتر لە 4000 متر ئاگربڕ دروستکراوە. بەختیار ئەحمەد بەڕێوەبەری ڕێکخراوی سیدیۆ لە سلێمانی بە 964 وت ئەوان لەسەر ئەرکی خۆیان لەسەرێکی ڕێکخراوەکە دەستیان کردووە بە دروستکردنی ئاگربڕ بۆی هاوینی ئەم ساڵ گۆیژە لە سووتان بە دوور بێت و تاوەکو ئێستا لە ماوەی 5 ڕۆژە 4300 متر ئاگربڕیان دروست کردووە. ئەوەیشی خسەر و لەسەر ئەرکی ڕێکخراوەکە ئەوەیان کردووە و سبەینێش بەردەوام دەبن لە دروستکردنی ئاگربڕەکەی تر بزانم چەندێکی تر دەدەن بەدەمیەوە. باسیش لەوە کرد لە ساڵی 2020 سەبارەت بە سەوزکردنی گۆیژە درا بە 5 کۆمپانیایەک یەکلەوانە ئاسیاسیێڵ بوو کە 200 تۆنمێکی سەوز کردووە تاوەکو ئێستاش سەوزکردنی گۆیژە هەر بەردەوامی هەیە. بۆیە ئەمانش ئەم ئاگربڕە دروستەکەن بۆ ئەوەی کە بە دوور بن لە سووتانی سروشتی جوانی شاخی گۆیژەی سلێمانی. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. کاتێکی شات بۆ هەموو لایەک.